گەڕی چوارەمی یاریەکانی یانە نایابەکانی کوردستان بەڕێوە چوو. چەمچەماڵی سەوزپۆش بە سەرۆکایەتی هەرێم بورهانی ڕاهێنەر لە سەر یاریگای خۆی و بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر میوانداری یانەی سۆرانی شینپۆشی کرد. هەردوو لە بە مەبەستی بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە هاتنە ناوەوەی لا کێشەی سەوزی یاریگا. بەڵام تایمی یەکەمی یاریەکە تا ڕادەیەک هەردوویانە ئاستێکی مامناوەندیان پێشکەش کرد. سەرڕای چەندین هێرشی هەردوولا بەڵام ئەو تایمە بە بێگۆڵ کۆتایی هات. لا تایمی دووەمی یاریەکەدا هەردوویانە چەندین هێرشی پێچەوانەیان بۆ سەر تۆڕی گۆڵی یەکتر ئەنجامدا، بەڵام سەرجەم هێرشەکان بێ ئەنجام بوون تا ئەوەی لە خولەکی هەشتاوسێ یاریەکەدا ناوبژیوانی یاریەکە لێدانێکی سزای بۆ چەمچەماڵ ئەژمار کرد و یاریزان عومەر مەحەممەد توانی سەرکەوتوانە گۆڵی یەکەم و سەرکەوتنی یاریەکە تۆمار بکات. یاریەکەش تا کۆتایی و بەو ئەنجامە و لە سوودی چەمچەماڵ بە کۆتا هات. باهۆی شکستەکەشیانەوە ڕاهێنەر و یاریزانانی یانەی سۆران ئامادە نەبوون لێدوان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بدەن. سواز بەخوای گەورە ئەمڕۆ لە جەولەی چوارەمی خولی نایابی کوردستان بەرامبەریانەی وەرشی سۆران توانیمان سەرکەوتن بەدەست بێنین. ئامادەکارێکی باشمان کردو بۆ میاریە لە خۆی گەورە بە زیاد توانیمان ئەوەی ڕاهێنەر پێویستە بین بە زیادەوە جێبەجێ بکەین سەرکەوتن بەدەست بێنین. بەمەش بەم ئەنجامەش سەرکەوتین بۆ سەروی ڕیزبەندی خولی نایابی کوردستان لە کۆمەڵی خۆمان. ئینشاءڵڵا ئەم بردنەوەش پێشەشە بە هەموو هەندەرانی یانی وەرشی چەمچەماڵ کە بەڕاستی ڕۆڵێکی گەورە بینین لە سەرکەوتنەکانی یانی وەرشی چەمچەماڵە. ئینشاءڵڵا لە داهاتووە بتوانین سەرکەوتنی زیاتریان پێشەش بکەین. بەتەئکید ئەمڕۆ سپاس بخوا سەرتا کە سەرکەوتووی کردین لە لاو یاریگای خۆمان. ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ئێمە بە ئەنجام سەرکەوتوو بووین، بە یاری وەکو پێویست نەبووین و یاریزانەکان نەچووبوونە جەوی یاریەکەوە تاوەکو کۆتایی یاریەکەش. ئەتوانم بڵێم سۆران ئەمڕۆ ئاستێکی زۆر باشی پێشکەش کرد. ناشکرێ هەموو یاریەک ئاستە جێگیر بێت، هەندێک بارودۆخێتە پێش یاریزانەکان باش و گۆڕانکاری بەسەر ئاستی یاریزانەکان هەیەت. بەهەرحاڵ ئێمە توانیمان سەرکەوتنێکی باش تۆمار کردین و داوای لێبردن لە یانی سۆرانەکەین لە یاریەکانی داهاتوو هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. بە بردنەوەی لە یانەی سۆران و بە کۆکردنەوەی هەش خاڵ یانەی چەمچەماڵ بە شێوەیەشی کاتی ڕیزبەندی یەکەمی یانە نایابەکانی کوردستانی لە کۆمەڵی یەکەمدا گرتووە. بڕیاریشە چەمچەماڵ لە یاری ئایندەیاندا ببنە میوانی زێرەڤانی. هەرچی یانەی سۆرانیشە تا ئێستا نەیتوانیوە هیچ خاڵێک لە خولەکەدا بەدەست بهێنێت و لە ڕیزبەندی کۆتایی کۆمەڵی یەکەمدایە. بڕیاریشە لە یاری ئایندەیاندا یانەی سۆران میوانداری یانەی هەولێر بکات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.